جارانەکە پیشان بدەین پێش ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچ بکە لە ڕووی بانگەوازیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەوەی کە ژیانی موسڵمانان لە چ ناڕەحەتیەکدا بوو دوای ئەوەی کە بانگەوازی ئیسلام ئاشکرا دەکرێت موسڵمانان دەچەوسێنرێنەوە بەڵام لەبەر چی لەبەر ئەو بیر و باوەڕە لەبەر ئەو دینە نوێیە کە خوای تەعالا بۆی ناردوون ئەو عەقیدە و بیر و باوەڕە کە بریتیە کڕۆکەکەی یەکتاپەرستی ئەو بیر و باوەڕەی کە باز دەکەین ئێمە زیاتر ناسینە ناو دەعوە بانگەوازەکەی لایەنە سیاسیەکەی باز دەکەین لایەنە مرۆییەکەی کە ناتوانین بڵین دابڕاوە لە لایەنە بانگەوازەکەی بەڵام مەبەستم لێردا ئەوەیە ئاماژە بە کۆمەڵێک ئیتیفاقیاتی نێودەوڵەتی کۆمەڵێک وەسائیقی نێودەوڵەتی و ئیقلیمی ئاماژەیەکی کورتیان پێ بکەین کە ئەوانە هەمویان داکۆکی و تەئکید لەسەر ئەوە دەکەنەوە کە مرۆڤ ئازادە لەوەی هەر بیر و باوەڕێک هەڵدەبژێرێ بەڵام لە مەککە ئازاد نەبوو ئەو ئازادیە زەوت کرابوو کە تۆ موحید بی یەکتاپەرست بی بانگەشەی ئەوە بکەیت کە تەنها خوایەکەیە هەموو بوونەوە لە بەردەستی ئەودایە دەسەڵاتی ئەو ئاوایە بە هەموو سیفاتەکان و ناوەکانیەوە ئەگەر تەماشا بکەین لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤی ساڵی 1948 ئەو بابەتە ئاماژەی پێکراوە کە مرۆڤ ئازادە لەوەی کە هەر دینێکی هەیە نابێ هیچ کەسێک لەبەر دینەکەی زوڵمی لێ بکرێت ستەمی لێ بکرێت بچەوسێنرێتەوە لە بەهەمان شێوە لە عهدی خاص بالحقوق المدنية والسياسية ساڵی 1966 ساڵی 1969 کە سەقافی و اقتصادیە باز دەکا و ئیتیفاقیە ئیقلیمیەکان کە ئیتیفاقی ئەوروپی ساڵی 1950 ئیتیفاقی ئەمریکی ئیتیفاقی ئفریقی هەموو ئەوانە داکۆکی لە چ دەکەن لەوەی کە ئینسان ئازادە هەر بیر و باوەڕێکی هەیە بەڵام تەماشا دەکەین لە شوێنی دیکە ئەو ئازادیە لەوانەیە نەبێت مامۆستاژ ئاماژەیەکی پێکرد بەڵام ئێستا ئێمە واقعەکە دەبینین لە بۆڕما لە میانمار مسلمان تەنها لەبەر ئەوەی ئەن یەقولە ڕەبی الله دەچەوسێنرێتەوە ئەو ئازادیەی پێنادرێ یەکێکە لە ئازادیەکان کە ئازادی عەقیدە زۆرێک لە مفەکیرەکان و بیرمەندان باز لەوە دەکەن کە ئازادی عەقیدە کڕۆکی ئازادیەکانە یاخود ئومی ئازادیەکانە بەشێکشان دەڵێن ئازادی ڕادەربڕین ئومی ئازادیەکانە هەرچەندە تۆ کە بیر و باوەڕێکت هەبێ ئەگەر دەری نەبڕی هیچ مانایەکی تێدا نامێنێتەوە کەواتە توانین بڵین تەواوکەری یەکترن و هەردووکیشان دەبنە دایکی ئازادیەکان بەڵام لەوێ ئەوە زەوت کرابوو ئەو مافوو ئەو ئازادیە نەبوو بۆ موسڵمانان بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بانگەوازیەکەیدا تووشی زۆر ناڕەحەتی بوو لەگەڵ سەحابیەکان لەگەڵ ئەوانەی لەگەڵی بوون حەساری اقتصادیان خراسەر هەروەکو ئێستا تەبەنی دەکرێت لەلایەن ئەنجومەنی ئاسایش و ئەوانەوە چەوسێنرانەوە و لێیان کوژرا شەهید کران وەکو ئالی یاسر صبرا آل یاسر فإن موعدكم الجنة صبر بگرن مسلمانان نەیانتوانی دیفاعیان لێ بکەن دەچەوسێنرانەوە وەکو عەبد و بەندەیەک یەکێک لەوانە بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ لەبەر چی لەبەرەوەی کە موحید بوو بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو هەم سیفەتی پێغەمبەرەتی هەم سیفەتی قیادی بیری لەوە کردەوە بەدیلێک بدۆزێتەوە هەم بەدیل لە کەسەکاندا هەم بەدیل لە شوێندا بۆی داعوە بانگەوازی تێدا بکە بۆی پەیامەکەی بگێنێ بۆی دوای ئەوەی کە داعوە بانگەوازیەکە دەکا کە داعوە بانگەوازی تا ڕۆژی قیامەت هەردەمێنێ بەردەوام بێت و سیاسێک دروست بێ بۆ ئەو ئیسلامە ئەویش بریتیە لە چی بریتیە لە دەوڵەت بۆیە دوای ئەوەی کە کۆمەڵێک دەنێرێ بۆ حەبەشە دوای ئەوەی لە تائیفی جواب نادرێنەوە بەشێک لەوانەیە بڵێن بۆ نەچوو ئەو دەوڵەتە لە حەبەشەدا مەزرێنێ لە حەبەشە ئەو بەروبوومەی نەبوو وەکو پێویست ئەوەی کە لە مەدینە هەبوو ئەوەی کە لە یەثریب بوو کە ئەو کاتی پێی دەگوترا یەثریب پێشەوە بێتە مەدینە و پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچی بۆ بکە بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بیری لەوە کردەوە دەبێت ئەو هەنگاوانە بنێ ناکرێت تۆ بەدیلێکت نەبێت لە ڕووی کەسەکانەوە هەر کۆمەڵێک وەجه بن لە ناو مەکەدا نەخێر ئەو پەیامە زۆر لەوە گەورەترە کە تەنها بۆ مەکە و بۆ مەکەییەکان بێت دەبێ بڕوا بۆ مەدینەش دەبێ بڕوا بۆ دەرەوەی مەدینەش هەروەکو لە نامەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ سەرۆکی ئیمپراتۆریەتەکان دەینارد بۆیە ئەگەر تەماشا بکەین پێشکۆچکردن پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بەیعەی عەقەبەی یەکەم و دووەمدا کۆمەڵێک خەڵکی دروست کرد بەڵام ئەویش بە تەدەڕوج چۆن یەکەم جار باسێکی ئیسلامی بۆ دەکردن دووەم قورئانی بۆ دەخوێننەوە سێیەم بەیعەتی لێ وەردەگرتن کەواتە ناکرێت تۆ لە یەکەم قۆناغدا ئەو کابرا ببێتە موسڵمان و ئامادەی هەموو شتێک و فیداکاریشی هەبێ شتیوان نابێت
ئەو تەدەڕوزە بۆ ژیانی ئینسانی موسڵمان زۆر زەرورە بەڵام چەند ئیسیفادەمان لێ کردووە لە ژیانی سیاسی حەڕەکی داعوی خۆماندا زۆر کەم لەوانە ئیسیفادەمان لێ کرد بێ ئەگەر تەماشا کۆچ بکەین باوەڕ بکەن گەورەترین مەدرسەیە بۆ ئینسانی موسڵمان کە سوودی لێوەربگرێت لە هەموو بابەتەکاندا بابەتی ئەوەی کە ئێستا پێی دەگوترێت پلان و لە تەنمیەی بەشەری ئەوانەی کە شارەزانە لەو بابەتە زۆر باسی دەکەن هەموو بابەتەکان طبق الأصل لە کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەکەوە بۆ مەدینە تێدایە هەر لە چیدا لە پلاندانان لەوەی کە یەکەم هەنگاوی جگە لە ئامادەکاریەکان کە باسم کرد هەنگاوی کۆچەکە کە دەست پێ دەکات پێغەمبەر صلی الله علیه و سلم دانانی علی کوڕی ئەبی تاڵب ڕزای خوای لێبێ کە دواتر دەبێتە خەلیفەی ڕاشدین لە جێگەی خۆی بۆی بەرامبەر هەستی پێ نەکە ئەوە پلانێکە دواتر ڕۆیشتنی لە چ کاتێکدا لە نیوەڕۆ پاش نیوەڕۆ چونکە عایشە ڕزای خوای لێبێ دەفەرمێ نەمدی پێغەمبەری خوا نەمدیوە یەک جار لە جارەکان جگە لە بەیانیان بەرە بەیانی بوکڕەتەن ئەو عەشیە یان ئێواران بێت بۆ ماڵی ئێمە بۆ یەکە هات لە دەرگایدا و ئیزنی خواست بابم گوتی یعنی ئیمامی ئەبوو کرد فەرمووی ئەوە ئیلا کارێکەیە ئیلا ئەمرێکەیە دەنا پێغەمبەر صلی الله علیه و سلم لەو کاتیدا نایە کەواتە کاتێکە کە خەڵک نەیبینێ لە کاتێکدا خوای تەعالی پشتگیری دەکات وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فغشيناهم فهم لا يبصرون خو خوای گەورە کە ئەوانی چایوانی داخست لە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەوەی کە پلانیان لێدانا بیکوژن آخر پلانیان کە ئەبوو جەهل و پلانەی دانا وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين آخرەکەی قەتلەکە ئەوانە و پلانیان دانا بوو بەڵام بەس منێردا ئەو نقطەیە بوو خوای تەعالی ئەوە لە دەستی خۆیدا کە ئەوەشی نەکرد بە بەڵام بۆ سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کارەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو خوای تەعالی دەفەرمێ أعوذ بالله من الشیطان الرجیم لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەبێتە کارەکانی دەبێتە تەشریع بۆ ئێمە هەتاوەکو بۆ خۆی ماوە ئەگەرنا لە حەدیثێکدا دەفەرمێ عليكم بسنتي وسنة الخلفاء الراشدين المهديين عضوا عليها بالنواجذ يعني پێغەمبەر نەوەستاوە لە کارەکانی چونکە بۆ هەدەفی ئەوەیە کە ئەو خەڵکە هیدایەت وەربگرێ ئەو خەڵکە چی لە ئاگر ڕزگاری بێ نەجاتی بێ چونکە خەتەریاتێکی زۆر گەورەیە ئێستاش لەسەر هەموو مرۆڤایەتی ئێستاش لەسەر هەموو مرۆڤایەتی خەتەریاتێکی گەورەیە لە 7 ملیار و ئەوەندە ملیار و نیوێک یان شتێک زیاتر مسلمانە ئەوە ئەرکی مسلمانانە کە ئەو پەیامە بەردەوام بگێنن بە بەرنامەی سیاسیت بە بەرنامەی فکریت بە بەرنامەی خودی دەعەویت لە هەموو ڕێگاکانەوە چونکە هەندێک دەوڵەت ئەو ئیسلامی کە دەیگەێنێ لە ڕێگەی بەرنامە سیاسیەکەیەوە لەوانەیە لە ڕێگەی دەعوەوە نەتوانێت بیگەێنێ زەحمەتە لە کاتێکدا تۆ وەرە دەوڵەتێک دروست بکە عەدالەتێکی تێدا تەطبیقکە مافەکانی مرۆڤ تێدا پارێزراوە بێ کەرامەتی ئینسانی تێدا پارێزراوە بێ ئەوە لەوانەیە زیاتر تەئسیر بکا کە لەوەی کە تۆ دەعوە بەو شێوازە بکەی کە ئێستا بەشێک لە داعیەکان دەیکەن لەوانەیە ئەویش مەجالی نییە بە شێوازی دیکە بیکا و هیچیشیان بەدیلی هیچیان نینە تۆ دەبێت لەسەر ئاستی تاگ لەسەر ئاستی کۆمەڵ و جەماعەت و حیزبی ئیسلامی لەسەر ئاستی ڕێکخراوی مەدەنی لەسەر ئاستی دەوڵەت کە هەبوو لەسەر هەموو ئاستەکان ئەو داعوەیە بکەی بۆیە هەموو هەدەفی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە بوو کە عەقیدە بپارێزرێ بیر و باوەڕ و یەکتاپەرستی بڵاو بکرێتەوە و دوای ئەوەی کە کۆز دەکات دەگاتە مەدینە سێ شت دەکا کە زۆر گەورەنە چوارەمیشان ئەگەر مەزالە بۆ ئاماژەی پێ دەکەین ئەوەیە کە مزگەوت دروست دەکا مزگەوت کە چییە شوێنی عیبادەتە شوێنی تەعلیمە شوێنی سەقافەتە شوێنی ئەدەب و ئەخلاقە و حتا دواتر خۆ چەندین جێیش کە تەجهیز کراوە لە ناو مزگەوتدا تەجهیز و ئامادەکراوە بۆ پاراستنی ئەو داعوەی ئەو کیانەی کە هەیە ئەوە لێرەوە با یەکەم بە کورتی کۆتای بێن دووەمیان برایەتی دروستکردن ئاشتی کۆمەڵایەتی هەر تەنها ئەوە نەبوو لە بینی مهاجر و ئەنسار ئەوەی کرد حتا میلاتیشان لێک دەگرێتەوە و ئاەتە خوارەوە وأولو الأرحام بعضهم أولى ببعض في كتاب الله أو زميلاتيان نهيش لو بينيدا ئاشتی کۆمەڵایەتی لە دوای ئەوس و خەزرەج کە شەڕی چەندین ساڵیان هەبوو لە بین یەکتر چەند خوێن ڕژا بوو ئەوانیش کردە برا ئەو جار لە ڕێگەی وەسیقەی مەدینەوە صەحیفە یان وەسیقەی مەدینە یان ئەو دستورەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم داینە کە بۆ خۆی بوو بە کەسی یەکەمی مەدینە یاخود بڵێن دەوڵەتی مەدینە
ئەو وەسیقەی دانا مافی هەموو هاوڵاتیانی ئەو سنوورە پارێزراوە. مافی دینی جوولەکەکان دینی خۆیان هەیە. پێش ئەو باز لە مسلمانان دەکات. ئومەة من دون الناس، مسلمانان چیان؟ ئومەة من دون الناس، ئومەتێکن جیا لە خەڵکی. یعنی کەواتە دینی خۆیان هەیە، تەشریعاتی خۆیان هەیە، هەموو ئەو بابەتانەیان هەیە، سەقافەتی خۆیان هەیە، یاسا و نیزامی اقتصادی خۆیان هەیە، ناکرێت ڕیبا لە ناو ئیسلامدا هەبێ. کە پێشتر هەبوو لە مەدینە و جوولەکان زۆر ئەویان تەبەنی کردبوو، زۆر سوودیشان لێبینی بوو لە چەوسانەوەی خەڵک. ئەوجا ئاشتی لە نێوان هەموو خەڵکی مەدینە بە جوولەکەکانیشەوە، هەتا ئەو کاتێک کە غەدریان کرد ئەوجا پێغەمبەر صلی الله علیه و سلم دەریکردن، خیانەتیان کرد لە پێغەمبەر صلی الله علیه و سلم و لەو وەسیقەی کە نووسرا بوو لە بینیاندا. هەتا ئەو کاتی کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە مانای دەوڵەت دەوڵەتی دامەزراند. چونکە دواتر لە بەندەکانیدا ئەوەش هەیە کە هەمومان بەیەکەوە دیفاع لە مەدینە دەکەین، هەر کەسێک بیهێوێ هێرش بکاتە سەر مەدینە، و هەر کەسێکیش خیانەت بکە هەمومان دەبێت دژی بوەستین، و هەر کەسێکیش کەسێک پەنا بدا کە خیانەتمان لێ دەکا هەمومان دژی دەوەستین. بە مانای کەلیمە دەوڵەتی دروست کرد، چونکە بناماکانی دەوڵەت چییە؟ بریتیە لە خاک، خاڵکی ئینگلیزی لاندی پێ دەڵێن، منتیقەیەکی جوگرافی هەبێ و خەڵکێک هەبێ کە لەسەر ئەو خاکە بژی و دەسەڵاتێکی سیاسی هەبێ. ئەو دەسەڵاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە وەسیقەکەدا ئاماژەی پێ کردووە. و ئەوجا ئەوەی کە زۆر زۆر مهمە عەدالەت، نابێ کەس لە ناو مەدینەدا زوڵمی لێ بکرێ. بۆیەش پێغەمبەر صلی الله علیه و سلم بەشێکی لەو کاتیدا لە مەکە کە ناردن بۆ یەثریب، بۆ حەبەشە، فەرمووی اذهبوا إلى حبشة فإن بها ملكا لا يظلم عنده أحد. بچون بۆیە کەس لەوێ زوڵمی لێ ناکرێ، کەواتە نە موسڵمان نە جوولەکە نە هیچ دینێک لەسەر هیچ شتێک زوڵم و ستەمی لێ ناکرێت. کەواتە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاستە بابەتەکە عەقیدە هەر گرنگ بوو لە بیدعەتیشەوە و بۆ پاراستنی ئەو عەقیدەیە بوو، بەڵام جگە لە عەقیدەش بنەما شەرعیەکان و فقهیەکان، شەریعەت کە شوێنێک نەبێ جێبەجێ ناکرێت، شەریعەت کە دەسەڵاتێک نەبێ جێبەجێ ناکرێت، کە خەڵکێک نەبێ لەسەری جێبەجێکەی جێبەجێ ناکرێت. لەوێ لە مەکە ئەو جەوە مناسب نەبوو بۆ ئەوە، نەدەکرا پێغەمبەر صلی الله علیه و سلم، چونکە دەسەڵاتی سیاسی لە دەستی خۆیدا نەبوو، بەڵام لە مەکە لە مەدینە دەسەڵاتی سیاسی کەوتە دەست خۆیەوە. و بەو شێوازەی ئەو بنەمانەی کە بە کورتی باسمان کردن ئەوانەی هەموو تەبەنی کرد و دەتوانین بڵین ئەو گۆڕانکاریەی کە ڕوویدا لە هیجرەتدا دواتر بەرهەمەکەی ڕەنگیدا و ئینتازەکەی لە ناو مەدینە بوو، کە گۆڕانکاریەکی سیاسی، گۆڕانکاریەکی فیکری، گۆڕانکاریەکی اقتصادی و گۆڕانکاریەکی کۆمەڵایەتی کە پێشتر ئاشتی تێدا نەبوو، ئاشتی کۆمەڵاتی تێدا بەرقەرار کرا. هەموو ئەو گۆڕانکاریانە حتا تەقافیش لە مەدینە تەبەنی کرا و ئەو گۆڕانکاریانە ڕوویدا.